سڵاوتان لەبێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان سوڕانەوەی هەلیکۆپتەر و گواستنەوەی چەکی قورس بۆ سنوورەکانی کوردستان لێدانی دوو شارۆمەندی خەڵکی سەلاسی باوەجانی لەلایەن هێزەکانی ڕژیم ڕێزگرتن لە یادیگیان بەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنا پاشکرابوونی گەندەڵی 55 ملیاردی ئەمام جەمعی تیکاب دەست بەسەرکردنی موحسن ئەحمەدی لە شاری لام و خۆپیشاندانی کوردانی سوید دژ بە سیاسەتی سەرکوتی دەوڵەت. درێژە هەواڵەکان سوڕانەوەی هەلیکۆپتەر و گواستنەوەی چەکی قۆرس بۆ سنوورەکانی کوردستان ڕۆژی شەممە 25 خاکەلێوە هەلیکۆپتەرەکانی سوپای پاسداران بەسەر شاری نەغەجە بەردەوام سوڕاونەتەوە و لە شاری سنەوە کەرەستەی قورسی نیزامی ڕەوانەی سنوورەکانی مەریوان کراوە. بە پێوەوێنانێ بەدەستمان گەیشتووە هەلیکۆپتەرەکانی ڕۆژیم بۆ ماوەی چەند ساعەت و بە هۆکارێکی نادیار بەسەر شاری نەغەجەدا سوڕاونەتەوە و ترسیان بەلای خەڵکەوە ساز کردووە. لەلایەکی دیکەوە هێزە نظامیەکانی کۆماری ئیسلامی لە شاری سنەوە کەرەستەی قورسی نیزامیان بەرەو سنوورەکانی مەریوان گواستۆتەوە و هۆکاری جموجۆڵە نیزامیەکە هێشتا ئاشکرا نەکراوە. لێدانی دوو شارۆمەندی خەڵکی سەلاسی باوەجانی لەلایەن هێزەکانی ڕژیم ڕۆژی شەممە 25 خاکەلێوە هێزی ئینتیزامی ڕژیم لە شارستانی سەلاسی باوەجانی دوو گەنجیاندای بەر لێدان و دوجار دەستبەسەریان کردن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو گەنجە کە هێشتا ناسناویان ئاشکرا نەبووە خەڵکی گوندی قاڵی شێستەر بە شاری سەلاسی باوەجانین و ڕوونیە لەسەر چی لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە دەست بەسەر و ئازاردراون. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنا ڕۆژی شەممە 25 خاکەلێوە بنەماڵی سارینا سەعیدی سەرزانی بەهەش محەممەدی و گوڵکۆی گیانبەختکردوانی شۆڕشی ژینایان کرد و گوڵی سووریان لەسەر مەزارەکانیان دانا. بە پێوە ڤیدۆیانێ بەدەستمان گەیشتووە دایە گەورەی نەمەر سارینا سەعیدی هاوڕێ لەگەڵ دایک و باوکی سارینا لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە بەهەش محەممەدی سنە حازر بوون و بەدانانی گوڵی سوور ڕیزیان لە بیرەوەریەکانیان گرتووە. سارینا سەعیدی لە ڕێکەوتی چواری خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا بە زەربەی باتۆمی سەرکوتگەرانی خامنەئی بە سەختی بریندار و ڕۆژێک دواتری لە نەخۆشخانەی تۆحیدی سنا گیانی بەخت کرد. ئاشکرابوونی گەندەڵی 55 ملیاردی ئەمام جەمعی تیکاب بە پێوە بەڵگەنامانەی کە لە دەساکانی پەیوەندیدار بە ساڵانی 97 و 96 بڵاوکراونەتەوە بڕی 55 ملیارد تمەن بە ئیسا بەرادەری ڕاستپێردراوی عەلی خامنەئی و ئیمامی پێشووی جومعەی شاری تیکاب بۆ ڕێگریکردن لە ناڕزایەتی گشتیەکان بەخشراوە. ئەم بڕەپارانە کە لە جەهاتی کانگای زێڕی زەرشۆڕانی تیکابەوە بەدەستهاتوون بە واژۆی مێهدی کەرباسیان بریکاری پێشووی وەزیری پیشەسازی کانگا بازرگانی و سەرۆکی دەستەی کارگێڕی ڕێکخراوەکە بۆ پەرەپێدانی و مدێرنەکردنی کان و پیشەسازی کانزاکان بە عیسا بەرازەری بەخشراوە. عیسا بەرازەری لە ساڵی 96دا 45 ملیارد تمەنی وەرگرتووە و لە ساڵی 97 10 ملیارد تمەنی لەژێر ناونیشانی ڕێگریکردن لە ناڕزایەتی و هاندانی خەڵک وەرگرتووە. شاینی باسەکە ناوبراو لە مانگی گەلاوێژی 99 هەتاوی بە هۆکارێکی نادیار دەستی لە پۆستەکەی کێشاوە. دەست بەسەرکردنی موحسن ئەحمەدی لە شاری ئیلام ڕۆژی چوارشەممە 22 خاکەلێوەی 1403 موحسن ئەحمەدی لە معالمانی ئامۆزش و پەروەرشی ئیلام و یەکێک لە شاڵاکانی مەدەنی و بەڕێوەبەرانی ڕێڕەسمی نۆرۆزی کارزان لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرا. بە پێزانیاریەکان هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژەوە موحسن ئەحمەدیان دەست بەسەر کردووە. سەرەڕای تێپەڕبوونی 4 ڕۆژ بەسەر کاتی ڕەفاندنی موحسن زانیاریەکی ورد لەسەر چارەنووس و شوێنی ڕاگررتنی لە بەردەستانیە و بە دووەداچوونی بنەماڵەکەی بەیاکان ماوەتەوە. جێگای ئاماژەیەەکە ڕێڕەسمی تایبەتی نۆرۆز لە بەشی کارزان ڕۆژی چوارشەممە 8 خاکەلێوەی ئەمساڵ بە بەشداریکردنی زیاتر لە 50,000 کەس بەڕێوە چوو. خۆپیشاندانی کوردانی سوید دژ بە سیاسەتی سەرکوتی دەوڵەت
ڕۆژی شەمە 25 خاکە لێوە سەجان کوردستانی دانیشتووی وڵاتی سوید دژ بە سیاسەتی سەرکوتی کوردزانی دانیشتوویە وڵاتە لە شاری ستۆکهۆڵم خۆپیشاندانیان کرد. بەپێ راپۆرسەکان سەدان ناڕازی کورد هاوڕێ لەگەڵ بەشێک لە ئەندامانی پەرلەمانی سوید و کۆمەڵێک لە شارەکانی سیاسی و مەدەنی لەو ئاکسیۆنەدا بەشدار بوون. خۆپیشاندەران سیاسەتەکانی دەوڵەت و هاوکاریەکانی لەگەڵ تورکیا بۆ سەرکوتی تێکۆشەرانی کوردی دانیشتوویە وڵاتیان بە توندی شەرمەزار کرد. بەشداربووان سیاسەتەکانی دەوڵەتی سویدیان هاوڕاستە لەگەڵ سیاسەتە فاشیستیەکانی ڕۆژیمی تورکیا زانی و دووپاتیان کردەوەکە بەرەنگاری ئەو سیاسەتە دەبنەوە. کۆبوونەوەی پەرستاران لە شارەکانی باغمەلک و ئەهواز. ڕۆژی شەمە 25 خاکە لێوە پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانە لە شارەکانی باغمەلک و ئەهواز دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. بەپێ راپۆرسەکان پەرستارانی ناڕازی لە باغمەلک لە بەردەم فەرمانداری و لە شاری ئەهواز لە بەردەم ئۆستانداری ناڕزایەتیان دەربڕیوە. کادری دەرمانی نەخۆشخانەکانی خوزستان خوازیاری زیادکردنی تەعرەفەی پەرستاری، بردنە سەرەوەی حەقدەست و مەزایە، پێدانی کارانە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی ئێزافەکاری، ڕێگری لە کۆشکردنی کادری دەرمان و دامەزراندنی پەرستاری نوێ بوون. خۆپیشاندانی خوازیارانی مەسکەنی دەوڵەتی چیتگەر لە تاران. ڕۆژی شەمە 25 خاکە لێوە کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەنی دەوڵەتی پەهنەی چیتگەر لە ناڕزایەتی بە ناڕوونی چارەنووسی خانووەکانیان کۆبوونەوە. بە پێزانیاریەکانە و پرۆژەیە سەر بە تەعاونی ئارتەشی کۆماری ئیسلامیە و بەڕێوەبەرانی پرۆژەکە چەندیا بەڵێنی درۆیان بە خەڵکداوە. بە پێوە بیزۆیانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە ناڕازیان لە کاتی قسەکردنی یەکێک لە بەڕێوەبەرانی تەعاونی ئەرتش دروشمی بێشەرەفیان بەرز کردووەتەوە. کۆبوونەوەی شۆفێرانی کامیۆن لە زاهێدان. شۆفێرانی کامیۆن و بارهەڵگری زاهێدان ڕۆژی شەمە 25 خاکە لێوە لە ناڕزایەتی بە نەزانی پشکی سوودەمەنی و کەمکردنەوەی سەهمیەکەیان کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان سەهمیەکەیان لە 4500 لیترەوە بۆ 1000 لیتر کەمی کردووە و ئەو ڕێژەیە وەڵام دەرەوەی جاخوازیەکانیان نییە. شایانی باسەکە ڕۆژانی 19 و 12 خاکە لێوەش شۆفێرانی بارهەڵگری و کامیۆن لە شاری زابۆل خۆپیشاندانیان کردبوو. جێگیرکردنی گەشتی ئەرشاد و دەستبەسەرکردنی بنەماڵەی عابدزادە لە تاران. ڕۆژی شەمە 25 خاکە لێوە هاوژین و کچەکەی محەممەد ڕەزا عابدزادە گۆڵپارێزی پێشووی یانە ئێستقلال بە بیانووی بێحجابی لەلایەن گەشتی ئەرشادەوە دەستبەسەر و پاش چەند کاتژمێر ئازادکران. بە پێڕاگەیاندنی ڕۆژی ڕابردووی فەراجە ڕۆژی شەمە گەشتی ئەمنیەتی ئەخلاقی و بۆنەکانی گەشتی ئەرشاد بۆ جارێکی دیکە لە شەقامەکانی شارەکانی ئێراندا جێگیرکراون و مامورانی جنایەتکاری خامنەئی ئازار و وەزیەتی ژنانیان دەست پێ کردووە. ڕۆژی شەممە هاوژین و کچی عابدزادە بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای شەرعی حەجاب و دەست بەسەر و پاش چەند کاتژمێر ئازادکرا. دەستکردن بەسەر کەشتێکی بەرهەڵگری پۆرتۆغاڵی لەلایەن سوپای پاسداران. ڕۆژی شەمە 25 خاکە لێوە کەشتێکی بەرهەڵگری پۆرتۆغاڵی لە دەریای عەمان و نزیک چەنگەی هۆرمۆز لەلایەن سوپای پاسدارانەوە زەوتکرا. ڕۆژنامەی دەیلی میل سەرەتا و هەواڵەی بڵاو کردەوە و دوجار ئاسۆشیدێت پرێس هەواڵەکەی پیشڕاست کردەوە و ڕاگەیان هێزەکانی سوپای پاسداران لە ڕێگەی هێلیکۆپتەرەوە ئەو کەشتیە بارهەڵگرەیان زەوت کردووە. پاش چەند کاتژمێر دەوڵەتی ئیسرائیل ڕاگەیان کە ئەو کەشتیە سەر بە بازرگانێکی یەهودیە و وەزیری بەرگری ئەو وڵاتەش هەڕەشە لە کۆماری ئیسلامی کردو ڕاگەیان کە هەڵسوکۆسەکانی کۆماری ئیسلامی بە باشترین شێوە وەڵامەدەنەوە. لە هەواڵێکی دیکەدا ئەمریکا لەگەڵ هەڵکشانی ئاڵۆزیەکانی ناوچەکە کەشتی جەنگی ئایزنهاوەری ڕەوانەی دەریای سوور کرد. دووە هەواڵ کوژرانی 11 کەس لە هێرشێکی تەرۆریستی لە پاکستان. ڕۆژی هەینی 24 خاکە لێوە چەکدارانی نەناسراو 9 کەسیان پاش ڕۆفاندنی ئۆتۆبوسێک کوشت و 2 کەسی دیکەیان لە شوێنێکی دیکە لەناوبرد و 6 کەسیان بەریندار کرد. بە وتەی پۆلیسی پاکستان چەکدارانی نەناسراو لە ئیالەتی کۆیتا ئۆتۆبوسێکیان ڕۆفاندووە و 9 سەرنشینی خەڵکی پەنجابیان کوشتووە.
پۆلیس دواتر تەرمینۆ کەسی لە بەرزاییەکانی ناوچەی تەفتان دۆزیوەتەوە و 2 کەسی دیکەش لە هێرشی چەکداری بۆ سەر ئۆتۆمۆبیلێک کوژراون و 6 کەسی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەوی سەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.